گفتوگۆی زیاتر دەکەم میوانێکمان هەیە لە ستۆدیۆ بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتیەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان. کاک غەفور زۆر بەخێربێ. بەر لەوەی گفتوگۆکانمان دەست پێ بکەین هەندێک هەواڵی بە پەلە گەیشتۆتە من بە ئەوانە ببینەرانیش بڵم دواتر گفتوگۆ دەکەین لەبارەی ئەم بابەتانەوە. زۆر بەخێربێ. بەڕێزان سەرنجتان بۆ ڕادەکێشم کاکەمێک بەر لە ئێستا سنتکۆم بڵاوی کردوتەوە دەڵێت ئێران بە هەزاران موشکی بالیستی و درۆنی ئاڕاستەی وڵاتانی ناوچەکە کردوون و هاوکات دەڵێت لەگەڵ هاوپەیمانەکانمان توانای سەربازی ئێرانمان بە شێوەیەکی بەرچاو کەم کردوتەوە. سنتکۆم دەڵێ هەموو کارێک دەکەین بۆ پاراستنی خەڵکی سڤیل و ناتوانین دڵنیایی لە پاراستنی ئەو کەسانە بدەین کە نزیکی بنکە سەربازیەکانی ئێرانن و دەڵێت بە پێچەوانەی ئێران ئێمە هیچ کات بان قەست خەڵکی سڤیل ناکەینە ئامانج. هاوکات ئەمە لە کاتێکدا کە بەدر ئەلبوسعیدی وەزیری دەرەوەی عومان کە هاوکات ڕاستەوخۆ نێوەنگیری شاندی دانوستانکاری ئەمریکا و ئێران بوو لە عومان و دواتر لە ژنێڤ لە هەر سێگەڕی دانوستانەکان ئاماژەی بەوە کردووە ئەو ڕێکارەی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران کردیان نایاسایی بوو. هاوکات کۆشکی سپی دەڵێت هێرشەکانی ئێران بە ڕێژەی 90 کەم بووەتەوە و دەڵێت ئێران وەک 9 ڕۆژ لەمەوبەر بەهێز نییە و ترامپ هەڵسەنگاندن بۆ تەواوی بژاردەکان دەکات و هێرشی ئێران بۆ سەر وڵاتانی دراوسێ پێویستی لە ناوبردنی هەڕەشەکانی ئەو وڵاتەی سەلماند. زۆر باشە لەگەڵ میوانەکەم بەردەوام دەبین. کاک غەفور دووبارە بەخێر بێت پێم بڵێ لەناو ئەم هەموو هەواڵ و جنگ و هێرشانە کورد چۆن نەتوانێت خۆی بپارێزێ. زۆر سوپاس سەلامەت بن. سەرەتا من سەرخۆشی لە بنەماڵەی شەهید وڵات تاهیر دەکەم کە شەهیدی وڵاتە و لە هەمان کاتدا سەرخۆشی لە تەواوی شەهیدانی سنووری پارێزگای سلێمانیش دەکەم کە لە بارەگاکانی لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵات شەهید بوون و هەروەها سەرخۆشی لەو شەهیدانش دەکەم کە چ لە پارێزگای سلێمانی لەسەر دەستگای ئاسایش یان لەسەر هێزەکانی پۆلیس بوون شەهید بوون. خۆتان دەزانن کوردستان لە سەرەتای ئەو شەڕەوە هەوڵی ئەوەی دا حکوومەتی کوردستان کە کوردستان تێکەڵی شەڕەکە نەبێ و پارێزگاری لە کوردستان بکەن هێمنی و ئارامی کوردستان بپارێزرێتن. کوردستان بە درێژایی ماوەی ڕابردوو لە هەموو چێشە ململانەکان ڕۆڵێکی باشی بینی و بۆ خاوکردنەوەی گرژیەکان لە تەماسدا بووە لەگەر ناوەندە بڕیار بەدەستەکان و هیچ کاتیش کوردستان هەڕەشە نەبووە نەبۆ سەر عێراق نەبۆ سەر ئێران نەبۆ سەر هیچ نایشت. بۆیە ئێستا من ئێستا ئەوەی کە تێبینی دەکەم لایەنە تیرۆریستە عێراقیەکان میلیشیا تیرۆریستە عێراقیەکان ئەوانە بەڕاستی میلیشای تیرۆریستین چاویان پێشکەوتنەکانی کوردستان هەڵ نایەتن. ئێمە هەموو بینیمان جگە لە ئاستی میلیشیەکان ئاستی پەرلەمانتارەکانیشمان بینی دوێنە دانیشتنی پەرلەمانی عێراق کە بەوشەیەکیش باس لە بەرژەوەندی نە عێراق نە کوردستان نەکرا و ئاماژە بە هێرشەکانی سەر کوردستانیش نەکرا و ئێستا ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە یاخود ئەو میلیشیا تیرۆریستی عێراقیانە کە هێرش دەکەنە سەر کوردستان بە موچەی عێراق هەمووشیان بە یاسای حەشدی شەعبی دامەزراون و چەشی هاوپەیمانانیان بەدەستە. نە هاوپەیمانان لێرەدا جگە لە چەند زەربەیەکی جودا جودا هەڵوێستێکی یەکلاییکەرەوەی هەبووە بۆ ڕێشە چێشکردنی ئەو ڕێکخراوانە نە حکوومەتی عێراقیش هیچ هەنگاوێکی جددی ناوە. حکوومەتی عێراقیش بەرامبەر ئەو ڕێکخراوە تیرۆریستانە تا ڕادەک بێدەسەڵاتە. یعنی ئەرشی حکوومەتی عێراق لە ئێستادا کە ئەوانە کۆنتترۆل بکاتن. ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە دەشتی نینەوە لە چەند ڕۆژ ڕابردوو مەسەن لە دەشتی نینەوەەوە هێرشان دەکردە سەر فەڕۆکخانەی هەولێر قۆنسڵخانەی ئەمریکا چەند شوێنیش دیکەی پارێزگای هەولێر عێراق هیچ هەنگاوێشە بۆ ئەوەی کە ئیجرعات لەگەر ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بکە ئەو میلیشیا تیرۆریستیانە بکاتن و هەمووشی زانی کە چێنە باشیان دەناسێتن چونکە هەموو ناویان لە قائیمەی ڕەواتیبی وان هەیە هەمووی کارمەندی ئەوون لەسەر حەشدی شەعبی حیسابن ئەوە وەلاییە ئەوە چیە لەسەر حەشدی شەعبی هەرمی حیساب. بەڵام بەو سیاسەتەی ئێستان ئەگە تەماشا بکەین چ میلیشیاکان چ بەشێک لە کتلەکانی ناو پەرلەمانی عێراقیش دەبنە هۆکار کە لە داهاتوونی زیدا عێراقیش بێتە گۆڕەپانی شەڕ و شەڕەکە تا ڕادێک بگوازێتەوە بۆ پارێزگەکانی تری عێراقیش نەکردنە پارێزگەکانی کوردستان. ئەوەی کە من تێبین دەکەم حکوومەتی عێراق بەرامبەر ئەو ڕێکخراوە و ئەو میلیشیا تیرۆریستانی عێراق زۆر بێدەسەڵاتە پێی کۆنتترۆل نەکراون تا ئێستاکە تا ئێستا هەڵوێستیش یەکلاییکەرەوەی نەبینیوە و دواتر ئەوەی کە لە هەمووی کارە سادبارتر بوو
دوێنێ لە پەرلەمانی عێراق کە مەرکەزیەکە لەلایەن خەڵکی عێراق و هەڵبژێردراوە ئەوان کۆبوونەتەوە بۆ ئەوەی ڕەچاوی بارودۆخی ئەمنی عێراق بکرێت چۆن عێراق بپارێزرێ چۆن ئەو شەڕە لە عێراق دوور بخرێتەوە چۆن عێراق نەبێتە گۆڕەپانی شەڕ بەڵام لەوێ هوتافاتی ئەوان وەدەکە کە لایەنگیریە بۆ تەرەفێکی دیکەی شەڕ کە ئێمە پێویستیمان بەوێ چ لە کوردستان چ لە عێراق ئێمە خۆمان دووری ئەو شەڕە بگرین ئەمنیەتی کوردستان بپارێزین عێراقیەکان ئەمنیەتی خۆیان بپارێزن لەبەر ئەوەی شەڕ جگە لە ماڵوێرانی جگە لە نەهامەتی بۆ خەڵک هیستری لێشین نابێتن و ئەو شەڕە شەڕی ئێمە نییە بۆ ئێمە لە زیاتی خەڵکێشتر ئەو شەڕە بکەین باشە هەر لەم بارەیەوە ئەمەوێت بزانم کە گوتاری سەرکردایەتی هەرێمی کوردستان و بە تایبەت سەرۆک بارزانی چۆنە بینیت لەمەوە ڕابردوو سەرۆک بارزانی لە سەرەتای دەستپێکردنی گرژەکان پێش ئەنجامدانی شەڕەکەش بەردەوام هەوڵی ئەوە داوە کە ئەو ململانیانە خاوە بکرێتەوە گرژەکان خاوە بکرێنەوە لەسەر بنەمایەشی دیبلۆماسیانە کێشەکان چارەسەر بکرێت لەسەر مێزی دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێت لەبەرەوەی سەردەمی دیالۆگ و لە یەکتر گەیشتنە ڕۆڵێکی زۆری بینیوە هەم لەگە ناوەندە نێودەوڵەتیەکان هەم لەگە ناوەندە ناوچەیەکانیش بۆی ئەو شەڕ ڕوونەداتن بەڕاستی ڕۆڵێکە هەستکردن بە پرسیارەتی بووە و لە هەمان کاتدا سەرۆک مەسعود بارزانی هەوڵی ئەوەی داوە پارێزگاری لە پێگەی کوردستان بکە ئەو شەڕە لە کوردستان دوور بخاتەوە هەتتا لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەو حالەدا ڕەچاوی بارودۆخی باشووری کوردستانی کرد ئەوەش جێگەی خۆشحاڵیە جێگەی دەستخۆشیە ئەوەش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانی و چۆنیەتی مامەلەکردن لەگەر ئەو کەیسەدا لە هەمان کاتدا ئەگەر تێبینی بکەین سەرۆکی حکوومەتی کوردستانیش بەڕێز کاک مەسعود بارزانی بەردەوام لە تەماسدا بۆ لەگە ناوەندە نێودەوڵەتیەکان لەگە ناوەندە دیبلۆماسیەکان بۆ ئەوی پارێزگاری لە پێگەی کوردستان بکەن کوردستان نەبێتە گۆڕەپانی شەڕ لە هەمان کاتدا بەڕێز کاک نیسیرمان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوش ڕۆڵی خۆی بینیوە ئەگەر تێبینی بکەین کوردستان لەسەر هەموو ئاستەکان لە هەوڵی ئەوەدایە کە پارێزگاری لە کوردستان بکە کوردستان نەبێتە گۆڕەپانی شەڕ و لە هەمان کاتدا ئەو گرژانەی کە هەند خاو بکرێنەوە و لە هەمان کاتدا هەوڵیشیان داوە لەگەر عێراق بە لێک تێگەیشتن پارێزگاری لە عێراقش بکرێتن نەکردنها کوردستان چەندین پەیوەندی لە وڵاتانی ناوچەکە و لە وڵاتانی زلهێزی جینیاشەوە بۆ هەرێمی کوردستان هاتۆ پەیوەندیان بە سەرۆکی هەرێمی کوردستانەوە کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی جەنگدا تا چەند هاوپەیمانەکانی کورد و دۆستانی کورد لە هەرێمی کوردستان دەیانەوێت کە هەرێمی کوردستان بە سەقامگیری بمێنێتەوە ئەگەر تۆ تێبینی بکێ ئەو پەیوەندیانە کە بە هەرێمی کوردستانەوە دەکرێت پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا پێگەیەکی گرنگە و لە هەمان کاتدا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان سیاستێکی هاوسەنگە لە هەموو ئەو کێشانی ناوچەکەدا هەیە بۆیە لەلایەن دنیاش لە نێو هاوکێشە سیاسیەکاندا خوێندنەوەیکی دروست بۆ پێگەی هەرێمی کوردستان دەکرێت و ئەو پەیوەندیانە لەگەر بەڕێز جەنابی سەرۆک بارزانی لەگەر بەڕێز سەرۆکی هەرێم لەگەر بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان هەمووی دەگەڕێتەوە بایەخی کۆمەڵگای نێودەوڵەتی بە هەرێمی کوردستان بە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی لە ڕووی دیبلۆماسی ئەوە بە جوولەیەکی زۆر کارە جوورەیەکی زۆر گرنگی دەبینم و لە هەمان کاتدا سیاستکردنیش وەکو هونەرێک لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە لەو قۆناغەدا بۆ پاراستنی کوردستان سیاستێکی حەکیمانەیە سیاستێکە پارێزگاری لە هاوسەنگبوونی کوردستان لە نێو هاوچە سیاسەکان کردووە بۆیە پێویستە لایەنە سیاسەکانی کوردستانیش پشتیوانی ئەو سیاستە بکەن و هاوڵاتیانی کوردستانیش پشتیوانی ئەو سیاستە بکەن هاوڵاتیان چەند گرنگە بە تایبەت ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی کەمبوونەوەی کارەبا ئاماژەی بەوە کرد کە بۆ پاراستنی سەلامەتی گیانی ئەو کەسانەی لە کۆرمۆر کار دەکەن پێدانی کارەباکەم بۆتەوە چونکە ئێستا گازی پێویست بەرهەم ناهێنرێت چەند گرنگە کە وڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا لەو دۆخەتێ بگەن کە دەکرێنە ئامانج و هێرش دەکرێتە سەرمان و بە هەموو شێوەیەک هەوڵ بۆ لێدانە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان لە پاڵ هەرێمی کوردستان و ئەو دۆخەدا بوەستن بۆ ئەوەی کە هەر بە بەهێزی بمێنێتەوە ئەوەی ئەمن سەیری وەزعەکە دەکەم کێشەکە ڕووی لە هەموو ناوچەکە کردووە کوردستان ئێستا کە دەتوانم بڵێم پارازراوترین ناوچەیە دەتوانم بڵێم وەکو دوورگەیەکی ئارامە بۆیە هەموو هاوڵاتیانی کوردستان لە سەریانە کە پارێزگاری لەو ڕۆژە بکەن و تەفەهمی ئەو ئیجرائاتانە بکەن کە حکوومەتی کوردستان دیکە لەلایەک حکوومەتی کوردستان هەوڵدا پارێزگاری هەم لە سەرچاوەکانی دابینکردنی وزە بکە لە هەمان کاتدا هەم پارێزگاری لە ڕۆحی ئینسانەکانیش بکە کە لەو
مەڵبەندانە کار دەکەن لەو وێزگانە کار دەکەن و ئەوەی کە من تێبینی دەکەم خەڵکی کوردستان زەحمەتی زۆری بینیوە ئەو زەحمەتێش دەرباز دەکات و زەختێکی زۆر لەسەر حکوومەتی کوردستان هەیە چ حکوومەتی عێراق لە ڕووی مەسائیلی ئابووریەوە لە ڕووی مەسائیلی ئەمنیەوە ئەوە هەمووی زەختە لەسەر حکوومەتی کوردستان حکوومەتی کوردستانیش تا ئێستاکە شانی داوەتە بەر توانیوێتی ڕوبەڕووی هەموو ئەو ئالنگاریانە بوەستێتەوە توانیوێتی پارێزگاری لە خۆی بکە و پارێزگاری لە هاوڵاتیانی خۆی بکە ئیدارەی ئەو ناوچەیە بکاتن بۆیە پێویستە هەم لایەنە سیاسیەکان هەم هاوڵاتیانی کوردستانیش تەفەهمی ئەو وەزع بکەن لە پشت حکوومەتی کوردستان ڕاوەستن و پشتیوانی حکوومەتی کوردستان بکەن پشتیوانی دەستگا و دامەزراوەکانی کوردستان بکەن بۆ ئەو ئێمە بەیەک دەست بتوانین لەو کێشە و گرفتانەی کە هەن هەم خۆمان بپارێزین هەم ملەتەکەشمان بپارێزین و هەم بتوانین ئێمە ئەو پێگە سیاسی و دیبلۆماسیانی کە هەمانە پارێزگاری لێ بکەین و بەرەو پێشی ببین. باسی ئەوم لەگەڵا کردی کاک غەفور کە ئەگەر سیاسەتی حکوومەتی عێراق بەم شێوەی ئێستا بەردەوام بێت گروپە چەکدارەکان بەم هەڵوێستانەیان عێراق پەلکێشی ئەم جەنگاکەن؟ بەتەکیت ئەگەر ئەوەی ئێستا کە ئەمە دەبینین ئەو گروپە چەکدارانەی کە ئێستا کە ڕۆژانە کێشە دروست دەکەن هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ قۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر و سەفارەتخانەی ئەمریکا لە بەغدا و بنکەکانی ئەمریکا لە سەرخاچ عێراق و لە وڵاتانی دەوروبەر کە هەموو ڕۆژ بەیان دەردەکەن بە ئاشکرا بەرپرسەرخوان ڕدەگەن لە ئەنجامدا کۆمەڵگەی دەوڵەتیش بێدەنگ نابێ و کوردستانیش بێدەنگ نابێتن هەموو شتێک سنووری خۆی هەیە ئەو کێشە ئێستا کە شەڕێکە ئەو ڕێکخراوە تیرۆریستی ئەو میلیشیا تیرۆریستانی عێراق بەرامبەر خەڵکی کوردستان ئەنجامی دەدەن و ساحەی شەڕیان گۆستۆتەوە لە جیاتی ڕوو لە دوژمنەکەی خۆیان بکەن بە قەولی خۆیان ڕویان لە کوردستان کردووە شەڕی کوردستان دەکەن شەڕی ئیرادەی خەڵکی کوردستان دەکەن بەڵام خەڵکی کوردستان و حکوومەتی کوردستان خۆڕاگرانە بەرامبەر ئەو هەڕەشانە و بەرامبەر ئەو شەڕە وەستاوەتەوە. باشە ینی عێراق چاوەڕێکرێت کە هاوشەوەی لوبنانی لێبێت و ئیسرائیل و ئەمریکا هێرش بکەنە سەر گروپە چەکدارەکان لە عێراق؟ ئەگەر عێراق نەتوانێت جلەوگیری میلیشیا تیرۆریستەکانی خۆی بکە نەتوانێت کۆنتترۆلیان بکاتن لە داهاتوو نزیک حتمما عێراقش دەبێتە گۆڕەپانی شەڕ لەبارەی دۆخی ئێرانەوە پێشبینیەوە چییە؟ ئێستا کەمێک بەر لە ئێستا وەک لە هەواڵەکان ئاماژەم پێکرد کۆشکی سپی دەڵێ 190 هێرشەکانی ئێران کەم بووە ئەمە مانای ساردبوونەوەی جەنگەکە دێت؟ ئێران وڵاتێکە لە ماوەی ڕابردوو قودرەتی سەواریخی خۆی ئامادە کردووە ئێستا ئێران لەو شەڕەدا تەکید دەکاتە سەر سێشت یەک ساروخی بالستی و ساروخی کرۆس دووەم فڕۆکەی بێفڕۆکەوان لە هەمان کاتدا لە شەڕی ناهاوسەنجی دەریاییش ئەوەتە کە بەلەمی ژێر ئاوی بچووک لە هەمان کاتدا هەندێک مینی ئاوی کە دایدنێتەوە بۆ باخیرەکان بۆ کەشتیگەلەکان لەسەر ئەو سێت ئەوەرە بمانێ و نەمانێ وردە وردە قودراتی سەربازی ئێران کەمتر دەبێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێران تا ئێستا ئیدارەی شەڕەکەی داوە تا ئێستاکە ئیدارەی شەڕەکە دەکاتن ڕۆژ بە ڕۆژیش ئەگەر تێبینی بکەین ساروخی نوێشی هەیە موشەکی نوێشی هەیە تەجروبەی دەکاتن و بە قەولی خۆشان دەرن ئەمە تا ئێستاکە جیلی یەکەم و دووەمی ساروخەکانمان بەکارێناوە جیلی سێم و چوارەمان بەکار نهێناوە و بە قەولی خۆشان دەڵێن ئێمە احتیاتی خۆمان وەرگرتووە چەندین ساڵە ئامادەجیمان بۆ ئەو شەڕە کردووە بۆیە بە باوەڕی من ئەمە داخلی هەفتەی دووەم بوونی ئێستاکە ئەگەر 20 ڕۆژێشتر ئەو شەڕە بەردەوام بێ ئەو کات ئینسان دەتوانێت زیاتر بەرچاوی و ڕوون بێ لە شەڕەکە کە داخوا ئێران قودرەتی شەڕەکەی چەند دەمێنێتن ئایا دەتوانێتن بەردەوام بێ لەو شەڕە یاخود بەردەوام نەبێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتینەتەوەی دیموکراتی کوردستان بەخێر بێت.